و هیچ ئەسواساسی نییە و چەندین ڕیزبندبوونی هەزارەکان ڕوویداوە یەک کارەسات لەسەر زەویدا ڕووی نەداوە. بەڵام زۆر گرنگە ئاماژە بە یەک خاڵ بدەم کە زەوی هەردەم معڕەزە یان دووچاری بوومەلەرزەی زۆر گەورەش دەبێتەوە. بۆ نمونە هەندێک ناوچە هەیە لە زەوی هەر ئەسڵەن ناوچەی زۆر هەستیارن بۆ ڕوودانی بوومەلەرزەکان، وەک ناوچەی سان ئەندریاس بۆ نمونە لە کالیفۆرنیا کە درزێکی زۆر گەورەی لە ژێر زەوی، یان لە هیند یان لە یابان. ئەو کەسانش هەڵدەستن بە هەڵبژاردننی ئەو ناوچانە بۆ پێشبینیکردنی هەندێک شت کە بالفعل داهاتوودا ڕەنگە زۆر بە ئاسایی ڕوودات، بەڵام بە هیچ شێوەیەک مرۆڤ ناتوانێت دەستنیشانی کات و ساتی ڕوودانی بوومەلەرزە بکاتن. بەڵام بۆ تەقینەوەی گرکان دەتوانێت بۆ ماوەی نیو کاتژمێر تقریبان پێش تەقینەوەی گرکان خەڵکی لێ ئاگادار بکاتەوە. ئەوە زانستی ڕاستەقینە. بەڵێ زۆر باشە کاک هەژار لە لەندەن باز لەوە دەکات، دەڵێ ئەم شتە ڕاستە و دەبێ و ناسا شت لە خەڵک دەشارێتەوە. باز لەوە دەکات کە بۆ ئێستا خەڵک بەگومانە لەوەی کە بۆ باسی کۆبوونەوەی دەرئەنجامی کۆبوونەوەی زاناگەردوون ناسەکان ناکەن لە کۆبنهاگن لە دەنیمارک و ئەمە مەترسی خستۆتە دڵی خەڵکیەوە. بەڕێزێکتر بە ناوی هەرزڵ دەڵێ بەڕای من ئەو شتە بەو شێوەیە نییە کە باسەکرێت، چونکە ئەو زانایە دەڵێ گوایە ئەم هەسارەیە تەنها بە دووری 0.38 کیلۆمەتر لە زەویەوە دوورە. ئایا ئەم دووریەکەمە نابێتە هۆی ڕاکێشانی ئەو هەسارەیە بۆ زەوی بەهۆی کێشی زەویەوە، یان بە پێچەوانەوە ئەگەر هێزی کێشکردنی و هەسارەیە زیاتر بوو چی دەبێت؟ بڕوا دەڵێ سڵاو، من هیچ باوەڕێکم بەوە نییە چارەنووسیشمان چی بێ، هەر ئەوەیە و هیچ ڕوونادا. ئاراسیش دەڵێ ئێمەی مرۆڤ تەجروبەی ئەوەمان کردووە کە هەر هێزێکی کێشکردنی دەرەکی وە کاتێک کە مانگ دەبێت بە 15 مەدوو جەزە ڕوئەدا بەهۆی هێزی کێشکردنەوە کاریگەری لەسەر زەوی هەیە، کەواتە کلکداری ئیلینینیش کە هێزیشی کێشکردنی زۆری هەیە کاریگەری لەسەر زەوی هەیە. ڕاستە بەرزەوی ناکەوێت، بەڵام کاریگەری جیۆلۆجی لەسەر زەوی هەیە. نیشانەکەشی ئەم هەموو ڕووداوەیەک لە دوای یەکەیە کە لە ماوەی پێشوودا ڕوویداوە. من بۆ خۆم بڕوام وایە کە ئەمانە هەمووی کاریگەری ئیلینینە. ئەریڤانیش دەڵێ من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەم بابەتە نیم، تەنانەت بۆ 2012 ئەوە شارستانیەتی مایەیان مەبەستیان 2012 زایانی نییە بە جۆری ئەم لێکدانەوەی کە خۆم کردو من. ئەوە ئەو 2012 کە شارستانێتی مایەکان باسی دەکەن مەبەستی لە دوایین ساڵنامەیە کە لە زەوی دەبێت، ئەویش ساڵنامەی هیجریە یاواتە کۆچی، بەو مانایە کە لە دەی هەشتی 2574 هیجری دەبێت ئەو ڕۆژە دەبێتە کۆتایی دنیا. ینی بەڵێ کۆمەڵێک پێشبینی زۆر لەم بارەیەوە هاتوون، بەڵام دوا قسەی جەنابتان مامۆستا حوسێن یعنی لەبارەی ئەوەی کە ئەم ئەگەرە نزیکە وە دەبێت. ئێستا باز لەوە دەکەن کە مەسەلەکە مەسەلەی تیرەی ئیلینینە. ئەگەر تیرەکەی 4 کیلۆمەتر بێ ئەوە وەکو عەرەب دەڵێ یەمڕ بسەلام، بە ئاسانی دێت و دەڕا و ڕەنگە خەڵکیشی هەستێکی وای پێ نەکات. بەڵام ئەگەر ئەم تیرێ گەورە بێ و بۆ شێوازە گەورە بێتە بەردەم خۆر و زەوی، بێشک ئێوە یعنی زانست خوازن و ئێوە بە باشلی دەزان ئەهلی عیلمەکەن، ئەگەر تەنێک بەو گەورەیە بێتە نێوان زەوی و خۆر ئەوە کەواتە جاذبیەت و هێزی کێشکردن و هەموو ئەمانە بەسەریەکە دەگۆڕێت. وایە بەس ینی هەموو تەنێک کاریگەریان لەسەر یەک هەیە بەهۆی هێزی کێشکردنەوە، بەس خەبارەیە و کلکدارە بەو ڕادەیە نییە، بڵێن بارستایەکەی بەو ڕادەیە نییە کە ئێمە زۆر هەستی پێ بکەین، بەس لەوانەیە کاریگەریەکی زۆر بچوو کە سنگرنگ نییە هەی بێت، چونکە هەموو بڵێن تەنەکانی ئاسمان هەموو تەنەکانی گەردوون لەسەر یەک کاریگەریان هەیە بەوەی هێزی کێشکردنەوە، جوگە هێزی کێشکردن هێزیەکی درێژمەودایە. ئەو وەختە لەو بارەی ئەو زانایەوە کە مەسەلەن زانایە کە قسەی لەسەر ئەم ویدۆی بڵاو کردوێتەوە، ئەوەی کە پەیوەندیشی کردوێتەوە بە بڵێن بەم چیرۆکە ئاینیانەوە تا ڕادەیەکی زۆر بڵێن بە ئاساتیری ئاینیەوە، ئەو کەسە ماوەی لەوە پێش لە زیندانە بوو، لە سجنا بوو بەهۆی ئەوەوە کە لەگەڵ بڵێن کچێکی ژێر تەمەن 18 ساڵ پەیوەندی هەبوو بوو. یعنی شاید هۆکارێکی ئەوە کە ئەم ویدۆی بڵاو کردوێتەوە بە شێوەیە سندنەوەی کەسایەتی خۆی بوو بێ. ئەم مەوزوعی ئاین و
کۆتایی جیهان تەبان مەوزوعێکی زۆر زۆر دوور و درێژە بە درێژایی بڵێن بەتایبەت مێژووی ئەم ناوچانە چونکە ئاینە ئاسمانیەکان هەمویان لەم ناوچەوە سەرچاوی گرتووە تەنانەت کاتێکە لە سەردەمی عەباسیەکانە مەغوڵەکان ڕوویان لەم ناوچەیە کرد زۆر لە کتێبەکان ئەو وەختە کە سەیرەکەی تێدا نووسراوە کە جیهان کۆمەیتر نیشانی قیامەتە و کۆتایی جیهان هەر ئەم شتانە بەسمەوەیە ترس لە کۆتایی جیهان هەمیشە هەبووە لە منتەقانی بە شێوازێ لە کولتوری ئێمە هەیە تا ڕادەیەک بڵێن نتوانین بڵێن لە خوێنی ئێمە هەیە چونکە بەو شێوازە باردین بەردەوام بە گوێمانە ئەخوێنرێ جاوەیە کە زۆر جار کەسێک کە قسەیەک بکات کە بە جۆرە بیبەستێتەوە بە زانستەوە ئەوەیە نیگەرانیمان لەلا دروست ئەکات زۆر باشە بڕزم کاتم کۆتایی هات خالید حەمید لە سوید دەڵێ بەلێگرانەوەکانی ئەو دوو بەڕێزاوە دیارە کە ئەو شتەی باس دەکرێت هەر دروستکراوە بێ منیش پێم وایە دروستکراوە بەڵام پرسیاری من ئەوەیە ئێخۆ 26 مانگ دێت و تێپەر دەبێ گەر ئەو شتە ڕووی نەدا و درۆ بوو ئەوە ئەو کابرایە وەڵامی ئەم هەموو مرۆڤە چۆن ئەداتەوە ئادەم بێری دەڵێ بە پێشبینی من وەکو ئەوەی کە ئاگاداری ئەم ئەحداسە ئەم ئیلینی کە باز دەکرێت شتێکی خەیاڵیە لە 26 نۆدا هیچ شتێک ڕوو نادا لە فەیسبووکیش ڕەهێڵ هیوا دەڵێ کاکە بەڕاستی ئەمە ڕاستە بەلای من لەبەر ئەوەی چونکە هەموو شتێک دەبێت کۆتایی بێ وەک دەینەسوورەکان مرۆڤیش دەبێت کۆتاییان بێ پێشەوەی بێمە بەرنامەکە پەیوەندیم بە پیاوێکی بەڕێزی ئاینیەوە کرد لێم پرسی ڕاتشیە بەم مەسەلەیە وتی ڕاستە ڕەنگە ڕووبدا وەخوای گەورەش باسی کردووە دنیا بەو جۆرە کۆتایی پێدێ پێم وت ئەیما مۆسایی ئەو یەجوج و مەجوجەی کە دێ و ئەو محەممەدی مەهدی کە دێ و پاش 40 ساڵ اینجا وەکو مانگ شەق دەبا و بەپێی دەقاینەکان اینجا مەسیح دێتەوە سەرزەوی و شایەتومان دێنێ و ئەی هەموو ئەم شتانەی تر تیوەڵا خۆکاک بێز ڕاستەکەی مەسلەی یعنی کۆتایی ژیان ئاینەکان بەو جۆرە باسییان کرۆ نەوە ئەم نامتەفقن لەسەری زاناکان یان با بڵێن زۆربەی زاناکان لەسەر ئەم مەسلەی ئیلینە تاکو ئێستا ڕایەکی موحەدیان نییە چەند بەرەیەکن بەڵام وەک زۆرێک لە ئیمێڵەکان وتیان خوددا گەورەیە مرۆڤیش هەوڵ دەدا کە لە ژیاندا بمێنێتەوە ئەوەی تاکو ئێستا هەیە ئەو دوو بەڕێزانەش باسییان کرد یواخوازم کە ڕایەک یان باوەڕێکی لای ئێوە دروست کرد بێ زۆر سپاس بۆ میوانە بەڕێزەکانم لە ستودیۆکانمان لە شاری هەولێر بەڕێز ئەژی چەتۆ حەسەن سەرۆکی کۆمەڵی خوازیارانی دەروناسی